ژنان لە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستاندا بە 28 کورسی بەشدارن لە کۆی 2,161,038 کەس کە دەنگی داوە 138,022 کەس دەنگەکانیان بۆ ژنان بووە. لە شاری سلێمانی 10 کورسی بۆ ژنانە، دەژن لە 4 حیزبەوە بەرەو ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەک خۆیان دەڵێن بە خەرمانێک لە پرۆژە و پلانەوە بەڕێوەن. سەلما شەید فاتح کاندیدی دەرچووی ژمارە 25 لەسەر لیستی 77 یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەی دەنگەکانی 18,773 دەنگە و هێندەی 6 کاندیدی دەرچووی ژن لە 3 حیزبی سنووری پارێزگای سلێمانیدا دەنگی بەدەستهێناوە. بەم شێوەیە باز لە پرۆژەکانی دەکات. لە هەڵمەتەکانی هەڵبژاردنا زۆر جەختم لەسەر دوو شت کردبەوە. یەکێکیان کە سوکاری شەهیدانە، کڕ و کچی شەهید و ئەنفالکراوشی میابارانکانن کە بە حکمی ئەوەی کە من بۆ خۆشم کچی شەهید و باوکم و دوو برام شەهیدن، بە حکمیەوەشی کایچەک بووم لە کاندیدە گەنجەکان زۆر جەختم لەسەر پرۆژەکانی گەنجان کردوێتەوە. ئینشاءالله پێش بەخوا کاتێک چوینە ئەنجومەنی پارێزگا دەست بەکار بووین، هەرگیز ئەو شتانە لە بیر ناکەم دەمەوێت زیاتر خزمەتی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان بکەین و خزمەتی کە سوکاری پێشمەرگە دێرینەکان و پێشمەرگەکانی ئێستاشمان بکەین. خەدیجە عەبدولجەبار کاندیدی دەرچووی ژمارە 8 لەسەر لیستی 81 یەکگرتووی ئیسلامی کوردستان کە دروشمی هەمیشە خزمەت بە خاک و خەڵکی بەرز کردبووەوە، بەم جۆرە باز لە پلان و پرۆژەکانی دەکات. یەکەم پرۆژەمەکە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیە کە بریتیە لە پرۆژەی بەکارخستنی ستاندەردی ئایزۆ کە ستاندەرێکی جیهانیە کە بتوانین ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەک هەنگاوی یەکەم هەروەک لە دام و دەستگاکانی خۆیان لە کەرتی تایبەتە لە مەعاملەکانە کاری پێ بکە. ئەنجا دواتر لە چاکسازی لە بواری پرۆژەکانی هەرێمی کوردستان لە بواری دیزاینکردنی پرۆژەکانە کە ئێمە کێشەی زۆرمان هەیە، گرفتەوە زۆرمان هەیە لەسەر ئەوەی کە دیزاینەکان کەم و کورتی زۆری تایە لە بواری سەرپەرشتیکردنی پرۆژەکانە بە هەمان شێوە پرۆژەمان هەیە بۆ ئەو بوارە. بەرەو بەدیهێنانی پارێزگایەکی خزمەتگوزار و مەدەنیەت دروشمی میدیا ئەحمەد ئیسماعیل کاندیدی ژمارە 3 لیستی 75 کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بەم جۆرە باز لە پلانی خۆی دەکات. یەکێک لەو ئیشانم ئەوەیە کە لە بواری تەندروستیدا لە سێکتەری تەندروستیدا من ئیشەکەم وەکو کەسێکی ژینگەی. دووهەم ئیشم ئەوەیە کە لە بواری پەروەردەدا ئیشەکەم بۆ بەدیهێنانیان بۆ بەدەستخستنی ژینگەیەکی پاک بۆ قوتابیەکانمان و هەروەها لە بواری گەنجان و لاواندا ئیشەکەم، چونکە گەنجان و لاوانی ئەم شارە چۆنەڵی پشتگوێ خراون، چونکە گەنجانی چاکمان هەیە، لاوی چاکمان هەیە کە چۆنەڵی داهێنەری زۆر چاکیان هەیە، فکری چاکیان هەیە لە هەموو بوارەکانی ژیانە. پێویستە ئێمە گرنگیان پێبینی وەکو شاری سلێمانی. لە شاری هەولێر 44,463 دەنگ و لە شاری سلێمانی 50,749 دەنگ و لە شاری دهۆکیش 42,810 دەنگ بۆ ژنان بووە کە وەک کاندیدە دەرچووەکان ئاماژەیان بۆ کرد ئەوان داگۆژکاری مافی هاوڵاتیان دەبن. ئەو کاندیدە ژنانەی لەلایەنە سیاسیەکان سەرکەوتنیان بۆ ئەنجومەنی پارێزگا بەدەستهێناوە هەمویان بە بەرنامە و پلانەوە ڕوودەکەنە ئەنجومەنی پارێزگای سلێمانی تا لەوێدا شانبەشانی پیاوەکان لە هەموو سێکتەرە جیاوازەکاندا خزمەتی شاری سلێمانی بکەن تا شاری سلێمانی زیاتر گەشاوەتر بێت. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.